شاندی دانوستاندکاری حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغدا لەگەڵ دەستەی سەرۆکایەتی و سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان کۆبوونەوە. وەزیری پلاندانانیش ڕای دەگەنێت ئەگەر بەغدا شایستە داراییەکانمان بۆ بنێرێت ئامادەینە مەلەفی نەود ڕادەستی حکوومەتی ناوەند بکەین. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش دەڵێت لە کۆبنەوەکە بە شاندەکەی حکوومەتم ڕاگەیاند دەبێت حکوومەت موچەی فەرمانبەران دابین بکە. ئەگەر ناتوانێش ئەم کارە بکات دەبێت حکوومەت دەست لە کار بکێشێتەوە. ئەو وەفدێک کە ئێستا بۆ ئێمەیان باس کرد گەشتبین نین لەوەی کە ئەو 453 ملیاری کە وەکو بەشە بودجەی هەرێمی کوردستان عێراق دەینات بینێرێ. وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەرپرسیارەتی ئەم بارودۆخە ناهەموارە دەیخینە ئەستۆی ئەو سەلایانەی کە حکوومەتی هەرێمی کوردستانە پێکەناوە. چکە لەوێ باس کرا کە ئێمە هەموو لایەک بەرپرسیارین، ئێمە هیچ بەرپرسیار نین، ئەوانە بەرپرسیارن کە حکوومەتیان پێکەناوە و ئەوانە بەرپرسیارن کە 28 ساڵە ینی حکمڕانیشی خراپ لە هەرێمی کوردستان بەڕێوە دەبن و ئێمە باسی ئەوما کرد کە پێویستە ئەم حکوومەتە هەر چۆنە بێ موچەی هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین کە بەرپرسیارە دابینکردنی. و بەڕاستی من هەمیشەی دەڵێم هەر دەسەڵاتێک نەتوانێت ژیانی خەڵکی خۆی باش بکە، گوزەرانی چاک بکە و موچەی فەرمانبەرانی دابین بکە، پێویستە حکوومەتە دەست لە کار بکێشێتەوە. لە کۆبنەوەکەدا سەرۆکی فراکسیۆنە ئۆپۆزیسیۆنەکان ڕەخنیان لە شاندەکەی حکوومەتی هەرێم گرت کە ئەو دۆخەی ئێستا هاتۆتە پێش. حکوومەتی هەرێم لێ بەرپرسیارە چونکە تا ئێستا پابەند نەبووە بە ڕادەستکردنی ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت بە بەغدا. هەرێم چی هەیە و موچە چۆن دابین ئەکا و مەسیری موچە بەرەو چۆ ئەڕوا بەداخەوە هەرێمی کوردستان باجی هەڵەکانی قۆناغی ڕابردووی ئەدا و ئێستا بەغدا خۆی لە قەیرانایە و هەرێمی کوردستانیش تووشی قەیرانێکی گەورەتر بووە. دەرەنجام هەوڵەکان بەردەوامن. بەداخەوە کە حکوومەتی هەرێم ئێستا بە شێوازێکی زەعیفی و شکست خواردوو چۆتە بەردەم بەغداد و داوای دانوستانی لێکە لە کاتێکە کە سعری نەوت بەرز بێت پشتەکەنە بەغداد. ئێستا کە سعری نەوت هاتۆتە سەر $10 ڕاکەنەوە بۆ بەغداد و ئەچن ڕۆکەنە بەغداد. تەبعانە بێت چاوەڕێی ئەوە بکەن کە بەغداد جوابیان نایەتەوە. بە ناوی ئابووری سربەخۆوە میلەتێکیان وێران کرد. 4 بۆ 5 مانگەچێ موچەی خەڵکیان نەیاوە داوای گەشتبینی لە خەڵکەکەن. خەڵک بە باخڵی بەتاڵەوە بە گیرفانی بەتاڵەوە بە زمانی بەڕۆژەوە گەشتبینی لە چیا ببینێ. لە پێناو ناردنی شایستە داراییەکانی هەرێم حکوومەتی هەرێمی کوردستان پێشنیارێکی ئاراستەی حکوومەتی ناوەند کردووە کە تەواوی مەلەفی نەود ڕادەستی حکوومەتی ناوەند بکات، بەڵام تا ئێستا بەغدا وەڵامی پێشنیارەکەی نەداوەتەوە. ئەو ئیستعدادەمان لە دوا دانیشتنیشمان دوا کۆبنەوەمان لەگەر لایانی عێراقی کە دیسان تاکیدمان کردەوە کە مەلەفی نەفت بە تەواوی نەک تەنها 250 هەموو مەلەفی نەفت تەسلیم بەغدا بکەین، بەڵام بەغداش ئیلتزام بە هەموو شایستە داراییەکان و ئیستحقاقاتی شەریکات بکاتن. تاکیدەکە هەم لەگە سەرۆک کۆمار هەم لەگە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی بابرین کاربڕێکەر هەم ڕاستپێدرا و تاکیدمان لەوەی کردەوە کە هەرێمی کوردستان ئیستعدادی هەیە نەفتی هەرێمی کوردستان تەسلیم بەغدا بکە. لە دوای چەندین کۆبوونەوەی گرنگ و حساس ئێمە توانیمان بگەینە سیغەیە کە لە ئەمانەی ئامەی مەجلیسی وزەرای عێراقەوە مزەکەرێک بەرز کرێتەوە بۆ ڕئیسی وزەرا بۆ ئەوەی بڕیاری ئیطلاقی بودجەی کوردستان ببن. ئەو نووسراوەمان چۆتە پێشەوە ڕۆژی پێنجشەممە گەیشتۆتە ڕئیسی وزەرا. ومێدمان وایە بەم نزیکانە جوابەکەی وەرگرینەوە. بەپێی زانیاریەکان ڕۆژی دووشەمە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی هەرێم لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان لە پەرلەمانی عێراق لەسەر پرسی بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێم لەلایەن حکوومەتی ناوەند کۆ دەبێتەوە. دایانەوێت لەو کۆبوونەوە بگەنە ڕێگا چارەیەک بۆ ئەوەی جارێکی تر بەغدا ڕازی بکەنەوە کە موچەی فەرمانبەرانی هەرێم بنێرێتەوە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.